سڵاوتان لێبێت هاوڕێیان خۆشحاڵین کە دووبارە لە ڤیدیۆکی نوێدا گەڕاینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەم ڤیدیۆیشدا 6 مەتەڵی زۆر بەچێژم بۆتان ئامادەکردووە. وەکو زۆربەی هەرە زۆریتان دەزانن مەتەڵ و تاقیکردنەوە سوودێکی زۆری بۆ مێشکی مرۆڤ هەیە. مەتەڵەکان بەشێکیان ئاسانن و بەشێکیان قورسن و ڕێژەیەکی کەمی خەڵک وەڵامەکانیان دەزانن. من یەکسانیم لە نێوان مەتەڵە قورسەکان و مەتەڵە ئاسانەکان کرد بۆ ئەوەی چێژ لە ڤیدیۆکەمان ببینن. بۆ هەر مەتەڵێک 20 چرکەت لەبەردەستەوە. کاتێک وەڵامی هەر مەتەڵێکت زانی ئەوە ڤیدیۆکە ڕابوەستێن و پاشان وەڵامەکەمان لە کۆمنت بۆ بنووسن و دواتر ڤیدیۆکە کار پێ بکەنەوە و بزانن وەڵامەکەتان ڕاستە یاخود نا. هیوادارم کە ڤیدیۆکە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. ئەگەر کەناڵەکەمانتان بەدڵ بوو ئەوا لە لایککردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکە بێبەشمان مەکەن. و ئێستاش با زۆر درێژە بە قسەکانمان نەدەینەوە با دەست پێ بکەین. مەتەڵی یەکەم باز لە دۆزینەوەی بکوژ دەکەین. خۆت بکە بە چاودێر و هەوڵ بدە بکوژەکە بدۆزیتەوە. کاتێک کارەبای شارەکە هەمووی پێکەوە کوژایەوە لەو کاتەدا بکوژەکە ئەو کاتەی بەهەل زانی و ئەو کەسەی کە ڕقی لێی بوو توانی بە سەرکەوتووی بیکوژێت و بێ ئەوەی هیچ کەسێک ئاگای لێبێت یاخود بیبینێت. و پۆلیسەکان ئەم ڕووداوەیان پشتگوێی خۆیان نەکرد و بە پەلە هاتنە شوێنی ڕووداوەکە. و کاتێک چاودێرەکان گەیشتنە شوێنی ڕووداوەکە گومانیان لە 4 کەس هەبوو. گومان لێکراوەکان بریتی بوون لە: یەکەم خزمەتکاری ماڵەکە، دووەم کوڕی کوژراوەکە، سێیەم چێژلێنەرەکە، چوارەم جوتیارەکە. و کاتێک کە پرسیاریان لێکرا کە لەو کاتەدا لەکوێ بوون و خەریکی چی بوون بەم جۆرە وەڵامیاندایەوە. چێژلێنەرەکە وتی من لەو کاتەدا بە مایکرۆوەیڤەکە خەریکی ئامادەکردنی خواردنەکان بووم. و خزمەتکاری ماڵەکە وتی من لەو کاتەدا کارەکانم تەواو کردبوو و لە ژوورەکەی خۆم نووسە بووم. کوڕی کوژراوەکە وتی من لەو کاتەدا تەماشای تەلەڤیزۆنم دەکرد و بە دیار فلیمێکەوە دانیشت بووم. زوتیارەکە وتی من لەو کاتەدا لە دەرەوەی ماڵەکە بووم و ویستم کە تۆزێک پشوو بە خۆم بدەم. ئەمە قسەی ئەو 4 کەسە بوو کە گومانیان لێکرا بوو و پرسیارەکەش لێرەدا ئەوەیە کە کام لەم 4 کەسە تاوانی کوشتنەکەیان ئەنجام داوە. و ئەگەر وەڵامەکەش دەزانیت ئەوە هەر ئێستا لە کۆمنت بۆمانی بنووسە. وەڵام کوڕی کوژراوەکە و چێژلێنەرەکە. ئەگەر باش تێبینیت کردبێت من لە سەرەتای مەتەڵەکە وتم کارەبای هەموو شارەکە پێکەوە کوژایەوە. و کوڕی کوژراوەکە ژووتی من تەماشای تەلەڤیزۆنم دەکرد و چێژلێنەرەکەش دەیوت کە من مایکرۆوەیڤم بەکاردەهێنا. باشە ئەگەر کارەبا نەبوو بێت چۆن ئەم کارەیان ئەنجام دەدا؟ لە قسەکانیان دیارە کە درۆ دەکەن و بۆیە دەڵێن کە ئەو 2 کەسە تاوانی کوشتنەکەیان ئەنجام داوە. و ئەگەر تۆ یەکێک لەم 2 کەسەشت هەڵبژارد بێت ئەوە وەڵامەکەت بەڕاست هەژمار دەکرێت. و ئەگەر وەڵامی ئەم مەتەڵت زانی ئەوە لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکە چونکە بەڕاستی سەلماندت کە کەسێکی زیرەک و لێهاتوویت. لە مەتەڵی دووەمدا باسی چۆنێتی ڕزگاربوون دەکەین. سارا لە ژوورێکدا بەند کراوە کە لە نێو ژوورەکەدا نارنجۆکێکی تێدا دانراوە کە لە ماوەی 20 چرکەدا دەتەقێتەوە. و سارا لە بەردەمیدا 6 دەرگا هەیە و پێویستە بە خێرایی یەکێک لەو دەرگایانە هەڵبژێرێ هەتا بتوانێت ڕزگاری بێت و بچێتە دەرەوەی ماڵەکە. یەکەم دەرگا دەچێتە نێو دەریایەکەوە کە ژمارەیەکی زۆری ماسی زۆر دڕندەی تێدایە و ماسیەکان زۆر برسیانە و ئامادەن هەموو شتێک بخۆن.
و دەرگای دووەم کەسێکی ناتەواوی لێ و هەر کەسێک بچێتە ئەو ژوورەوە بە چەقۆ لە ناوی دەبات. و دەرگای سێم زەویەکەی زۆر تەڕە و هەروەها وایەرێکی کارەبایی تێدا شۆڕ بۆتە خوارەوە و ڤۆڵتی کارەباکەی زۆر بەرزە و هەروەها وایەرەکە لە زەویەکەەوە نزیکە. و دەرگای چوارەم ئاگرێکی زۆری تێدا هەیە و دەرگای پێنجەمیش شێرێک و گورگێکی دڕندەی تێدا هەیە کە هیچ شتێکیان نەخواردووە و زۆر برسیانە. و دەرگای شەشەمش پەنجەرەیەکی بچووکی داخراوی تێدا هەیە و پرسیارەکەش لێرەدا ئەوەیە کە سارە پێویستە کام دەرگا هەڵبژێرێت هەتا بتوانێت بچێتە دەرەوەی ماڵەکە. و ئەگەر وەڵامەکەش دەزانیت ئەوە هەر ئێستا لە کۆمنت بۆمانی بنووسن. وەڵامەکە بریتیە لەوەی سارا دەتوانێت لە ڕێگەی دەرگای سێم و دەرگای پێنجەم ڕزگاری بێت چونکە لە دەرگای سێم وایەرە کارەبایەکە هێشتا بەر زەویەکە نەکەوتووە بۆیە مەترسیەکی ئەوتۆی نییە بۆیە دەتوانێت لەو دەرگایەدا ڕزگاری ببێت. و دەرگای پێنجەمش شێر و گورگەکە لەبەر ئەوەی کە برسیانە بەو جۆرە هەردووکیان یەکتری دەخۆن بۆیە ئەگەر تۆ یەکێک لەو دوو دەرگایەت هەڵبژاردووە ئەوە وەڵامەکەت ڕاست هەژمار دەکرێت. لە مەتەڵی سێمیش بە هەمان شێوە باسی چۆنیەتی ڕزگاربوون دەکەین. هەندرێن سەردانی باخچەی ئاژەڵانی کرد لە ناکایەکدا ئاژەڵناسێکی ناتەواو هاتە نێو باخچەکە و نیازی وابوو کە هەموو خەڵکانە بکوژێت کە سەردانی باخچەکەیان کردووە و پاشان هەموو خەڵکەکە ڕایان کردە دەرەوەی باخچەکە هەروەها دەرگای باخچەکەشیان داخست و تەنها هەندرێن و ئاژەڵناسە ناتەواوەکە لە نێو باخچەکەدا مابوونەوە و لەو کاتەدا 4 قەفەس دانرابوون. ئەگەر هەندرێن بچێتە نێو یەکێک لەو قەفەزانە ئەوە ئاژەڵناسەکە ناتوانێت بیکوژێت. قەفەزی یەکەم دوو ورچی زۆر دڕندە و برسی تێدا هەیە و قەفەزی دووەمیش دوو تیمساحی تێدا هەیە بە هەمان شێوە زۆر برسیانە و قەفەزی سێمیش دوو ماری زۆر ترسناکی تێدایە کە خاوەنی ژەهرێکی کوشندن و قەفەزی چوارەمیش کۆمەڵە زەردەواڵەیەکی کوشندەی تێدا هەیە. و ئایا پێویستە هەندرێن کام لەم قەفەزانە هەڵبژێرێت بۆ ئەوەی لە دەست ئاژەڵناسە شێتەکە ڕزگاری بێت؟ ئەگەر وەڵامەکەشی دەزانیت ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن. وەڵامەکە بریتیە لە قەفەزی چوارەم چونکە ئەگەر بە باشی بیرت لە مەتەڵەکە کردبێتەوە بۆ دەردەکەوێت کە زەردەواڵە لە نێو ئەم جۆرە قەفەزانە بند ناکرێت و دەتوانێت بە ئاسانی لە نێو قەفەزەکە دەرچێتە دەرەوە بۆیە دەڵێن کە هەندرێن دەتوانێت قەفەزی چوارەم هەڵبژێرێ هەتا بتوانێت خۆی لە دەستی ئاژەڵناسەکە ڕزگار بکات. لێرەدا پێویستە بکوژ بدۆزیتەوە. لە باخچەی گشتیدا کردەوەیەکی کوشتن ئەنجام درا. پۆلیس هاتە شوێنی ڕووداوەکە و هەموو ئەو کەسانەی گرت کە لەو کاتەدا لە باخچەکە بوون. لە نێو هەموو ئەو کەسانەدا گومانیان لە 4 کەس کردبوو و هەر چواریشیان خزمەتکاری باخچەکەن چونکە لەو کاتەدا ئەو 4 کەسە لە شوێنی ڕووداوەکە نزیک بوون. دوای ئەوەی کە گفتوگۆیان لەگەڵ ئەنجام درا بەم شێوازە وەڵامیاندایەوە. خزمەتکاری یەکەم وتی من لەو کاتەدا گوڵەکانم ئاوڕشێن دەکرد و خزمەتکاری دووەم وتی من لەو کاتەدا قەفەزی ئاژەڵەکانم پاک دەکردەوە. خزمەتکاری سێم وتی من لەو کاتەدا تەماشای کەش و هەوای باخچەکەم دەکرد و خزمەتکاری چوارەم وتی من لەو کاتەدا گفتوگۆم لەگەڵ چەند سەردانکەرێکی باخچەکە دەکرد. ئەمە قسەی ئەو 4 کەسەیە کە گومانیان لەسرە کردەوەی کوشتنەکەیان ئەنجام دابێت. بەڕای تۆ کام لەم 4 کەسە کردەوەی کوشتنەکەیان ئەنجام داوە؟ ئەگەر وەڵامەکەش دەزانن ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن. وەڵامەکە بریتیە لە خزمەتکاری دووەم. ئەمە لە کاتێکدایە ئێمە باسی باخچەی گشتی دەکەین و ئاژەڵی تێدا نییە. ئەگەر باسی باخچەی ئاژەڵانمان بکرایە ئەو کات گومانمان لێ نەدەکرد. بەڵام لە قسەکانی دیارە کە ڕاز ناکە بۆیە دەڵێن کە خزمەتکاری دووەم کردەوەی کوشتنەکەی ئەنجام داوە.
لە مەتەڵی پێنجەم باسی چۆنیەتی شیکارکردنی پرسیارێکی بیرکاری دەکەین. ئارام لەوانەی بیرکاریدا قوتابیەکی زیرەکە لە یەکێک لە ڕۆژەکاندا مامۆستاگەی پرسیارێکی کەمێک جیاوازی لێی کرد. ئەویش چۆنیەتی شیکارکردنی ئەم هاوکێشەیە. پرسیارەکە بەم زۆرەیە: ئایا چۆن دەتوانین ئەم هاوکێشەیە بە شێوازێکی ڕاست شیکار بکەین بێ ئەوەی هیچ ژمارەیەک بسڕینەوە و هەروەها بێ ئەوەی شوێنی هیچ ژمارەیەک بگۆڕین یاخۆت توانیان بۆ زیاد بکەین؟ ئەم جۆرە پرسیارەیان پێویستی بەڕامان و بیرکردنەوە هەیە، بۆیە بەباشی لی تێبگەن و پاشان وەڵامەکەمان لە کۆمنت بۆ بنووسن. وەڵامەکە بەم جۆرەیە: ئارام هیچ ژمارەیەکی نەگۆڕی و دەستکاری شوێنی هیچ ژمارەیەکی نەکرد، تەنها شتێکی بچووکی ئەنجامدا، ئەویش ئەوەیە کە تەنها تەختەکەی سوڕانەوە و پاشان وەڵامە ڕاستەکەی بۆ دەرچوو. لە مەتەڵی شەشەم مەتەڵێکی کوردەواریم بۆتان هێناوە، هەروەها وەڵامەکەشی زۆر ئاسانە. مەتەڵەکە بەم جۆرەیە: ئەم شتە چییە کە هەموو خەڵک بۆ خواردن دەیکڕێت بەڵام کەسیش نایخوات؟ ئەگەر وەڵامەکە دەزانیت ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسە. وەڵامەکە بریتیە لە مەنزەڵ و چەند وەڵامێکی تریشی هەیە بە هەمان شێوە ڕاست دەردەچێت. بۆ نمونە ئەگەر تۆ قاپت وتبێیە کەوچک، ئەوە بە هەمان شێوە وەڵامەکەت ڕاستە. زۆر سوپاست دەکەم تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوویت. ئینشاءڵڵا کاتێکی خۆشت لە ڤیدۆکەمدا بەسەر بردووە و هیوادارم کە ڤیدۆکەم جێگای ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت. و ئەگەر ئەتانەوێت ڤیدۆی زیاتر لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و ئەگەر ئەتانەوێت ڤیدۆی مەتەڵ بەردەوام بێت لە کەناڵەکەم ئەوە لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن. دووبارە سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان هەیە ئەوە لە کۆمنت بۆمان بنووسن. ڕێز و سڵاوی برا بچووکتان سۆران قبول بکەن و تا ڤیدیۆیەکی تر و کاتێکی ترش هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.